ناکرێت کەس بگیرێت و پێی نەوترێ بۆ گیراویت نابێت کەس ون بکرێت لە وڵاتەیە لە ڕووی یاساییەوە کە هیچ کەسێک نابێ بگیرێ بەبێ بڕیاری دادگا بە بڕیاری دادوەر و دادگا و هیچ کەسێکیش نابێت لە 24 سعات تێبپەڕێت نەخرێتە بەردەمی دادوەر. ئەوە قانون واڵێت دەستور واڵێت مەفاهیمی عالەمیش بۆ حقوقی ئینسان ئەو هاڵە طبعاً دەبێ هەموو لایەک هاوکار بن نابێت کەس ون بکرێت لە وڵاتەیە ئەوە ئەمێنێتەوە سەردەسی ئەو لایەکە نابێ مخالفەی قانون بکرێت ئەوە مخالفەی قانون ئەگەر مەسیری کەسێک دیار نەکرێت دوای پێویست ناکات جیهاتی ئەمنی و ئەو کەسێک یەکێکەگرێ بترسێت ئەگەر تاوانی کردووە ڕوبەڕووی بکەرەوە لەگەڵ قانون و لەگەڵ بە تاوانەکەی بەبزانێت ناکرێت کەس بگیرێت و پێی نەوترێ بۆ گیراویت ئەوە ناشرینە بۆ زروفی کوردستانی جوان نییە حکوومەتی هەرێمی کوردستان.